ساڵی 1991 بوو باشە کە عەدنان تازە هاتبووە وە بدەشی انتخاباتش لەسەر 92 بوو انتخابات نزیک بووە لە دیوەخانی دانیشتبووم باب مێشتە وەفاتی نەکردو مانجی پێنج بوو جۆیس بلو هات خوا ئەفریقا جۆیس بلو پرۆفیسۆری قسمی کوردیە لە جامعەی سۆربۆن ئەو شکریە دکتۆرە شکریە و دارە عەتار و ئەوانە کە هاتن پێشی ئەوان بێن ئەمن دەستنوێژی هەندێک جار کە بابم بێسەحەت دەبوو لەگەنمان لۆ دەینا و لەگەن مەسفینە دەستنوێژی دەشوشت دەستنوێژی شت بوو ئەوان هاتن کە هاتن بابم لە ژۆرێ بوو کە عەدنانیش بەخێرهاتنی کردن و تعریفی کردن گوتی ئەوە جۆیس بلووە دەستی درێژ کرد بابم تۆقەی لەگە کرد دوایە هینای لە تەنیشی دانیشت دکتۆرە شکرێش دانیشت و دارە عەتار ماوەی ئێستا ئەویش لەگەریان بوو لەگەر دووسێ سەحوفیەکانی مەشهوری ناوەکان ئێستا نایەتەوە خەیاڵ ئەوانیش قەڵەباڵە بوو کە عەدنان گوتی بابە جۆیس جووە ئەویش ئاوری لێداوە گوتی بەخێرهاتنی کرد گوتی لۆی تەرجمە بکە پێی بڵێ ئەمە پێغەمبەری وان موسا زۆرمان خۆش دێ و لە چاکەی ویش دەرنایە ئەویش پێی سەیر بوو گوتی وا دەجێڕنەوە کە لە ئیسرا و میعراج نوێژ 50 ڕەکعەت بووە بە واستەی حەزرەتی موسا بوویتە پێنج ئەو مڵاتەفەیەی کە یەکێکی جوو هات بە هەموو شتەوە ئەوە تەسامحی دینی ئیسلامی پیشان دەدا کە تەواو بوو دەرسی دووەم کە ئێستا زۆر خەڵکەکی دیکە بە شێوەیەکی وەکو بڵێ بەهەڵا لێ تێدەگەن بەنا من ئەوەت بۆ باز دەکەم کە تەواو بوو گەڕاوە ژووری خۆی بەرامبەر دیوەخانەی بوو گوتی لەگەن و مەسینەکەم لە بینە ئەمەش لەگەن و مەسینەم لۆ بردەوە پاش نیو سەعات ئەوان ڕۆیشتن دەستنوێژ جۆگرتەوە گوتم بابر تۆ قەت نەکرد بە گوتی هەمان سوئالی کە عالی برات لێ کردم ئەویش ئەوە لە تەمبەڵیە گوتم نا وەڵڵا یعنی تۆ قەت نەکرد بە دەستنوێژەکە نەدەشکا گوتی کوڕم ڕوو شکاندن گوناهی گەلێک گەورەترە لە دەستنوێژ شکاندن بڕۆ 4 جار دەستنوێژی بشۆ بەس ڕووی خەڵکی مەشکێنە ئەوە هەمووی دەلالەتی ئەوەیە کە چۆن لەگەر ئەترافی خۆت بە مەزهەب و بە تەریقەت کو تەعامل بکەیت